بەڕای من کشانەوە باشترین چارەسەرە. من پێم وایە کشانەوە حەل نییە. باش ئێوە چیەکەن تێناگەم، یعنی ئەم موچەیە بووە چی بۆ خاتری خۆ. پێت وایە هەرێم لەگەڵ بەغدا بمێنێتەوە یاخود چیا ببێتەوە، تۆکە کەسێکی بڕیار بەدەست بی، بڕیاری کامیانەیە؟ کاکە بڕیار بەدەستی ناوێت، ئەمە ئینسانی احتیادی تێگا، بەغا لە ئێمە گەورەترە و لە ئێمە بەرزترە و دەوڵەتە و هەموو شتێک دەتوانێت. ئێستا ئەمانە چیان کرد؟ ناتوان موسە بدەن، نە قەرارێ سیاسی بە قووەتە دەن، نە جیا بنەوە. باش ئێوە چیەکەن تێناگەم، یعنی ئەم موچەیە بووە چی بۆ خاتری خۆ. من پێم وایە کشانەوە حەل نییە. ئەگەر بشک بکشێەوە دەبێتەوە ئەوەی کەتەبی وەسیلە کێتەبی بۆ ئەوەی بتوانی مەسەلەن بەیانی ئەو بۆشایە پڕ پێوە. پێشەوە کە بڕیا بدرێ کە کورد بکشێتەوە پێم باشترە کات گۆڕانکاری لە ناو خۆمان بکرێتن. ئەوە فکری منە، گۆڕانکاری ناو خۆمان بکرێت بە سەکردایەتی سیاسی کورد بگۆدرێتن. هەر بۆ نمونە کە کەسێک کە بۆ نمونە لە فارینەیەک بێزار دەبی زەربی دەیکات و سۆربی دەیکاتە کەسێکێت، ئێمەش بەرسەوە چەند ساڵەوان حکوم دەکەن با کەسی تر با ڕێگا بە کەسانی تر بدەن. دوو ڕێگای لە پێشە کورد یان بە یەکجاری وەردە بەغدا بێنی یان ئیتفاقەت تەواو بکەن و ئەو خەرکە لە نەهامەت نەمێنێتەوە هەموو ڕۆژ ئینتیزار کە ئەو مانگەی و ئەو مانگەی بکشێتەوە باشترە. پرسیارەکە قورسە، بەڵام بۆ وەڵامانەوە ئەگە بتەوێت لە بەرژەوەندی ئەو میلەتە ئیش بکەیت، بەڕای من کشانەوە باشترین چارەسەرە. لە چی دۆخێکدایە سیاسەکانی کورد ئەبێک بڕیارێک بدەن و خاوەنی بڕیارێک بن کە لەژێر یاخود بۆ بەرژەوەندی تاکی کورد بێ.